بینەرانی ئازیز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران بە دیداری ئێوەی ئازیز شاد دەبینەوە. بەڕێزان، میوانی ئەم ئاڵلقەی بەرنامەکەمان بەڕێز هاوڕێ موحسین شێخی، پێشمەرگەی دێرین و ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەیە. بەو هیوایی کە تا کۆتایی لەگەڵمان بن، فەرمون بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە. کاک موحسین جان بەخێر بێی، سپاس دەوەی کە بەشداریمانە لەم بەرنامەدا قبوڵ کرد. سڵاو بۆ ئێوە و بۆ هاوکارەکانتان، سڵاو بۆ بینەرانەکانتان، سڵاو بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە کە ئەم دەرفەتەی بە من دا کە بتوانم قسە و باسێک و یاداوەریە لەسەر کاروبار و خەباتی خۆم بتوانم لێرە لاڵێەوە باسی کەم. سپاس بۆ بەڕێزیشتان. پێم خۆشە سەرەتا خۆت بە بینەران بناسێنی و کورتەیەک لە ژیانی خۆت تا بەر لە تێکەڵبوون بە مەسایلی سیاسیت باس بکەی. سپاس. من ڕاستگەرەکە دیارە ماوەیەکی زۆر لە تشکیلاتی مەخفیە کارم کردە. هەر موحسین وەک موحسین ناوی خۆم نییە، ناوی تشکیلاتیمە جێکەوتە. من ناوم ئەسعەدی شێخی. سەرەتای تەحسیڵیم لە دایکبوونم لە سەقز بووە، سەرەتای تەحسیڵیم دەورانی ابتیدایم لێو بووە، دەورانی دەبیرستانیشم لێو بووە تا دیپلۆم. زۆر باشە. لەو فاصلەدا لە خەریکی خوێندن بووی، بەڵام لە کەناریشیدا نازانم خەریکی کاروباری دیکە بووی بۆ بژیوی ژیان، یا توانیوتە ئەو مدەتە کولەن لە مەدرسە بێ هەتاوەکە دەگەی بە مەقتەعی دیپلۆم و دەست کۆت؟ وڵا کورتێکی کە هەروە باسکەم، من بۆ خۆم کەسێ بووم هەل لە ئەوڵۆ بنیای کاریشتم بوو، ئەلاقەم بە کاروشت بوو. لە کلاسی نۆ من تاوجێ لەبیرم بێ لەسەر پای خۆم ێسام داوای پۆڵم لە دایک و باوکم نەکردە، پوڵ گیفانەی خۆم هاوینانە کارم کردە تا ساڵیەوە کە 57 کە من دیپلۆمم گرت. لە تقریبن ئەوە حتا وەختە لەسەر پێی خۆم بووم و بە دەستپێکردنی قیامی ئێران بەشداریم کردە و زەمینەی کاروباری سیاسیم و ڕووهاوردنم بە مەسایلی سیاسیش دروست ساڵی 56 بوو. ڕفێقێکی خۆشەویستم بوو کە ئیسا لامان نەماوە ئەوانە بە هەرحاڵ شەید بووە وانە. من بەڕاستی ئەو تەسیری لەسەر ژیانی سیاسی من بوو، بە هاوردنی کتێ و خوێندنەوە و یارمەتیدان بۆ ئەو مەسایلی سیاسی. لە ساڵی 56 و ڕووم هاورد بە مەسایلی سیاسی و سەردەمی 57 بوو کەتر لە هەڵ قیامە تێکڵاو بووین و هەم لە خمەتە بۆ باقی سوالەکان. زۆر سپاس دەکەم. کاتێکە ڕاپەڕین دەست پێ دەکاوە، ئاماژتان بەوە کرد کە ساڵی 56 لە ڕێگای ڕفێقێکەوە یا کەسێکی نزیکتانەوە ئاشنا دەبن بە مەسایلی سیاسی. پێم خۆشە بزانم مەسائلی سیاسی لە چه ئاستێکدا تا بەر لە ڕاپەڕین بەڕێستان خەت و مەشی سیاسی خۆت دەناسی، یا ئەوەی کە هەروەکو باس کرد لە ڕێگای چەند دۆست و کەسانێکی نزیکەوە تێکەڵ بە بازە مەسایلێک بووی کە شاید بۆ تۆ تا و ئاستە تازە بوو؟ وڵا هەروە کە باسم کرد کاکەم لەو باسم کرد لە ساڵی 56 علاقەم بە مەسایلی سیاسی پیا کرد. دوای علاقەم بە مەسایلی سیاسی بوو بە سەردەمی قیامی 57 و ئەوانە تێکڵاوی مەسایلی سیاسی و ناسینی ئەحزاب و چوزانم تەواوی ئەحزاب سەریان دەراوەرد و هەر یەکی بە جۆرە فعالیەت وە شوور شۆقی ئەو دەورانە و قیامە و زەجر و فلاکەتێک کە خەڵکی ئێران و بەتایبەت ڕۆشنبیران لە زمانی شابوویان ئەمە خۆی گشتی زەمینەیە بوو کە ئەشێ بنیان بە دوای شتێکی مشەخەسا بچێ و دەستم کرد بە فعالیەتی سیاسی، بە پێکاتنی جەمعیەت و ئەوانە سەرکێشی ئەحزابی تازەکە مەقەڕ و بنکەیان داناوە و گشتم سەرکێشی کرد و وەلاڵ ئەو کەسانە کات زیاتر خۆم تیادیەوە توانم کارکەم ئەو بوو لاڵ جەمعیەتە دەست بەکار بووم و لەوێ دەستم بەکار کرد. بە دوای ئەوەی شاتی کە دەستم بەکار کرد هەمزەمان بوو کە من تازە لە ئەنیسوتۆ قبول بووم لە شاری سنە
کە چوون بە دوایە و لەوێ ساڵ و نیوێ خوێنم و هەوە ئرتباتەکەم لە هەڵ جەمعیەتە بۆ بردننی نامە و ئرتباتی بینی ئەم شار و ئەو شارە و ئەوانە من تقریبا حراوە بۆ شکڵێکی ئاوا مەوەقەتی سازمان درابووم و وەکاری تشکیلاتیم لە وەختەوە لا ئەوانە کە چەندە تشکیلات بۆ جەمعیەت کە تێکڵاوێ بوو لە هەموو بنیامە سیاسیەکان و ئەوانە کە ڕویان هاوردوو کە ئاتیان توانی بێکۆکارکە منش جزوی ئەو کەسانە بوو. پێم خۆشە لەسەر ئەو جەمعیەتانە کەمێک بۆم باس بکەی. دیاریان لەو کاتەدا جەریانێت سیاسی زۆر لە ساحەی سیاسی کوردستان و ئێرانیشدا بەگشتی چالاکن و دوای ڕاپەڕینە، بەڵام ئەم جەمعیەتانە بە تایبەتکە پێکهاتەیەکی مرەکەبیان هەیە، وەک باست کردن تێکەڵاون لە زۆر کەسایەتی و لایانی جۆرا و جۆر لەو جەمعیەتانەدا. ئەو جەمعیەتە کاری چ بوو و خەت و مەشی تا چەندە ڕۆشن بوو بۆ کەسانی وەک بەڕێستان کە دواتر دیارە هەموو لەگەڵ کۆمەڵە تداعی دەبێتەوە، بەڵام ئەو کات کە بە ناوی جەمعیەت کار دەکا ئەو جەمعیەتە کاری چ بوو وە چۆن خۆی بە خەڵک دەناساند وەکو ڕێکخراوێکی؟ وڵای هەروە کە باسم کرد لە سەرتاوە کە چۆن لاڵەوان ئاشنا بووم سەرکەشی تەواوی ئەحزاب و سازمانم کرد لە تەواوی جێگانشە ڕەفیقم بوو، زۆر ڕەفیقم بوو، تەشویقیکردم بێ بۆ ئەوێ تۆ بێ بۆ ئەوانە کۆمەڵ وەک جەمعیەت کە کارێکی تایبەتی بوو بنیاماوە شخصیەتای محبوب و بنیامایەکی خۆشناو لەو ئینابوون. منیش بەڕاستی خۆمم لەوێادی و کە لاڵ ئەوانە کارکەم نەکەوە تەواویان نەفیکەم وانە یا ڕفیقەکانی ترم لە چوزانم وەک چریک وەک تازەکە پەیکار دەفتەری دانا و زۆر لەو ئەحزابانەی تر هەم ڕفیقم بوو هەم زۆر تەشویقیانەکردم کۆمێکیانەکردم بێم و وەک انتخابی سیاسی انتخابێکی سیاسی بوو کە زۆر بۆ مهم بوو شخصیەتایە کە ساحەوی ئەخلاق و چوزانم ناوی خۆشناون لە ناو جەماعەتوانە لاڵەوانە دەستم بەکار کرد و هەتر لەو سەردەما بوو کە سوزانم جەمعیەت وەختی تەشکیل بوو لە تەواوی ئەم بنیامانە هەرێکی بە عینێکۆ وەلێ ئەیتوانی کە لە داهاتووە ئەم جەمعیەتەکە لە نەما و گشتی جزبی کۆمەڵە بوون و کۆمەڵە عەلەنی بووە منیش جزئی ئەوانە بووم و هەر لەو سەردەمەوە دەستم کرد بە کارکردن لاڵیانە لاڵ ڕاپەیمایی مەریوانە کۆچی مەریوانە و چوزانم کاری ئرتباتات بینی شاری سەقز و سنە و ئەوە وەزایفانە کە پێمە سپێریان بۆ کارکردن تر لاڵ ئەوانە کۆمەڵێش وتر عەلەنی بووانە منیش هەر وەک ئەو جەمعە زۆرە کە گشتمان چوونە ناو کۆمەڵە منیش جزئی ئەوانە بووم و لەوێ دەستی بە کاروباری تشکیلاتی کرد تا ئێستا. زۆر باشە، پێم خۆشە لەسەر جەمعیەت کەمێک زیاتر باس بکەین. جەمعیەت بەڕاستی ڕێکخراوێکی خۆڕستک بوو یا بەر لە عەلەنی بوونی کۆمەڵە چ لایەنهایەک دەستیان لە تەشکیل و شکڵپێدانیدا بوو و چ ئامانجیشی تەعقیب دەکرد تا ئەوەی کە کۆمەڵە دروست دەبێت؟ وڵا وتم لەو حلێ وڵا یەکێکی وەک من کە جەزبی ئەوان بوو خۆشناوی بنیامەکان بوو کەس و کارێ بوو من ئەگەر بڕێک ئاشنا و قەومی خۆشمیتیا بوو وەک شەید یەحیای خاتوونی و جەمعێکی ئاوا زۆری تیا بوو بەڕاستی هەمیشە کە هەم لە مەدرسەشا وەختی دەرزمە خوێنمە عەلیمم بووە هەمیشە تابعیەتم لێ کرد و تونشانم شتەکانی پێ واقعی بوو ئەمزانی بنیامێکی جێفتادەیە ئەمزان بنیامێکی خۆشناوەوانە هەر ئەمانە هاندانی ئەوە بوو کە من زیاتر لاڵام جەمعیەت تێکڵاو بم تا ئەم بەشانەی تر وەختی تێکڵاو بوومە ئەوە بوو کە زانیم کاروبار و ئەرکیەوانە دیارە بۆ خۆم شاید ئەو سەردەما تێبینیەکی ئەوم نەماوێ نەبوێ کە تا چەنێ ئیدامەی هەیە تەنیا پێم وایە مەقتەعێ بوو لە نەزەری منەوە کە ئەوە بۆ گەشتم مەقتەعێ بوو بۆ جەمکردنی تەواوی ئەو بنیامە خۆشناوانە و بنیامە سیاسیانە کە بەتایبەت لە دەورانی قیامە بەدوای ئەو فشاری کە ڕژیمی جمهوری ئیسلامی لەسەر بنیامەکانە بوو ڕوویان هاوردوو بوو مەسایلی سیاسی ئەشی هەر کەسێ بە هەر ئەنگیزیەکۆ چەند سیاسی بێ چەند ئاگابێتین بوو ڕوو بێ ئەندازە زۆر بوو و لە ناوانەشە بنیامی سیاسی و بنیام زندانی سیاسی و ئەوانەوە ئەمانە ئەغڵەبیان کەسانێ بوون لە سابقەی زندانی سیاسی زۆریان بوو بنیامایەکی خۆشناو بوون و ئەو گزارش و خەبەرات و شتێکە لە زندان و هاتە دەرو لە بەرابەری ئەمانەوە ئەو شخصیەتەی محبوبتر و گەورەتر و
این کرد کە ئەم بنیامانە واقعان بنیامایەکی دڵسۆزن و بنیامایەکی مەقاومن بنیامایەکی شەریفن ئەمانە بەشێکی بوو تا ئەو وەختەکە جەمعیت بوو بە دوای جەمعیتیش وەختە تشکیلاتی کۆمەڵەت تشکیل بوو بەڕاستی ئەوەڵ جێکە خۆمتیادیەوە ئەوە بوو و لێەوە دەستم کرد بە کاری مدام و مستەقیم و وەک تشکیلاتی کارمە من بازم هەر لەسەر جەمعیەتەکان تۆزێشکە قسە بکەین زۆرم پێخۆشە بۆ ئەزمون وەکو تەجروبە لەسەر لەو کاتەدا کە کۆمەڵە ئێستا عەلەنی نییە بەڵام جەمعیەتەکان پێک دێن و دواتر جەمعێکی زۆر لەو جەمعیەتەیە بڵێن بەگشتی ئەوانە جەزبی کۆمەڵە دەبن ئەو تەشەکولەیە ئەو ڕێکخراوەی بە ناوی جەمعیەتەکان دەتوانین بڵێن بە شێوەیەکی ڕاستە و خۆت ئەو کەسانەی کە پێشتر دامەزرێنەر و پێکهێنەری کۆمەڵە بوون بەڵام نهێنی بوون ئەوانە دەسەندەکاری بوون ئەوانە بە ئەهدافێکی دوور ئەندێشانەوە تشکیلی ئەم جەمعیەتیاندا بوو یا هەروەکوتم جەمعیەت خۆڕستک بوو لەو سەردەمەدا ئەوەی دەخواست ئەکریە بە هەردوو بارەکەی باسیکەی خۆڕست بۆ ئەوە کە بنیامەکان تەمایلیان بوو بچن لە شوێنێکۆ دەست بە فعالیت کرد وەلێ دیارە هەر شتێ ڕیشەیەکی لە جێگۆ هەیە کارێکی هەیە ئایندەیەکی هەیە و من پێم وایە ئەم بنیامانە ئەم سەردەمەکە بتوانێت ئەم میرووە جەمکات و لە دواییە ملحق بن وەک بە تشکیلاتێکی کۆمەڵە پێم وایە بوو بنیەی بوو پایەی بوو بەخۆ دیارە لەو سەردەمە بنیامەکان شاید ئەو تەجروبە سیاسیان نەبێ ئەو شناختەیان نەبێ هەر خۆشەویستی و محبوبی بنیامەکان بێ کە بنیامە دەکرێت چون پێم وایە ڕەفیق تاسیری هەیە من وتم ئەگەر وەختێ بووم بە سیاسی ڕەفیقێکم تاسیری ناسەرم کە واقعان بم بە سیاسی بە هاوردنی کتێەوە بەڕاوەتی دروست لە هەڵما وەڵسان دانیشتن تێکڵاو لە زندگی سیاسی خۆیە منی وادار کرد کە تەسمیمێکی جدی لە ژیانی سیاسی خۆما بگرم هەر ئەوەش بوو لەو سەردەما کە ئەوەم شکە بەردا و دەوروبەریش ئەحزاب و سازمانی تر بوو خۆم لەناو ئەو بنیامانە دیۆ و تەسمیمم کرد کە ئەو کارەکەم جا بەڕاستی ئەگەر وەک من بێژم بگەڕمە بۆ گوزەشتە کە ئەزانم ئەمە حتمما دوایەکێ ڕوبەشتێ ڕاستگەرەکە من ئەوم نازانی وەلێ خۆشەویستی و سەداقەتی ئەو بنیانە مەبنا بوو بۆ من کە ڕووکەنە هەرکوێ حەسەن زانم تەجروبەی سیاسیان لە من زیاتر بوو لەو سەردەما زۆر شتیان تەشخیصەدا چزانم زندانیان کێشا و مەسایلی سیاسی ساڵهای ساڵ لە ژیان و خانەوادەوانە بەدوو بوون لە زێر فشار و شکنجە و ئەوانە هابوون ئەمانش کە وەختی لەویا خۆیان دیەوە و نزیکایەتی کەس قەومی و چزانم شخصی و خۆشەویستی بنیامەکانیش منی وادار کرد کە لە جێکم وە ئەو سەردەمە کە کاروباریە کرد هەر بۆ سەردەمە حاضر و خۆم ئامادەگی ئەوم کرد کە تا ئەم جەمعیەتە هەیە تا ئەم جەمعەکە لێرە بە ناوی جەمعیەت و کارەکەن و ارتباطیان بێلاڵەکە من حاضرم لەو فاصلەکە لە سنە دەرزمە خوێن هەر کارێکتان هەیە لێرەوە بیوم بۆیەوە وەزافایەکی چکۆلە بۆ ئەوەڵیە پێیان سپاردم هەمووی جواویدا و کەم بە دوایەوە شاترەوە بوو کە وتم تا ئەوەی لێتوانم ئینفۆرمێشن وەکین باسی بکەم تا ئەو کاتە کە جەمعیەت بوو وە کۆمەڵە عەلەنی نەبووە لە ناو ئێوەماناندا لە ناو ئەو کەسانەی کە تەرشیح بوون لە جەمعیەت و کاریان بۆ جەمعیەت دەکەن و لە دەوری یەکتر کۆ دەبنەوە هیچ باسێک لە ڕێکخراوێکی دیکەی کە ئێستا بە جۆرێک دەتوانین بڵێن لەدایک نەبووە عەلەنی نەبووەتەوە بوو بەڕاستی یا جەمعیەت بۆ خۆی ڕێکخراوێک بوو کاری بە خۆی دەکرد بەبێ ئەوەی کە دوورنماکەی یا سبێ ڕۆژەکەی لێ مشەخەص بێت دەیەوێت چ بکایە بەرەو چۆن وەڵا بە بڕوای من بوو وەلێ شتێکی عمومی نەبوو دەنگباتەوە دەنگبانەوەکەی ئەو ببل لەوە ئەم بنیامانە بتوانین یەک گرن یەکیان گر چون باس کرا و کۆمەڵە یەکسانی هەیە و چی هەیە ئەوانە بە هەر حاڵ نەختە دوای ئەمازانیان کە بە دوایەوە کە 50 کە قیام کرا و کۆمەڵە وەک سازمانێکی کوردستانەوە کۆمەڵە عەلەنی بوو ئەمانە گشتیان خوان لێەوە دیار ئەمە هەر زمینەی سیاسی بووە جا ئەو زمینە سیاسی بێژێ لە ئەبعادێکی زۆرا بێ یان لای نابێ ڕاستگەرەکە من شاید نەتوانم بە تەواوی تەوزم یا
ئیتلاعات و معلوماتم بێ وەێ بوو چۆن بەو دەلیلا کە هەر بە مەحزی ئەووایم بوو من دیارە بنیام لە هەر شارێکا بێت لە دایک بوێت و دەورانی مەحەسڵی خۆی و چزانم دەورانی شخصی و ئەوانەی جەمعین ڕفێق بە دەوروبەریە بێ و ئەم ڕفێقانش کە بە مەحزی ئەوە کۆمەڵە ئەلەنیەوە بوو گشتیامون بە پێشمەرگەی کۆمەڵە ئەمە ئەم زیێنێت تێدا بە من ئەمە دیارە پایە و بنیەیەکی بووە کە هەر ئاوان نەبووە جا بۆ ئەوە یەکدەستکردن و بۆ ئەوە کە خۆی بگرێت و بە حەجمێکی و چزانم بە زەرفێتێکی باشە بێتەمەیان هەرەوە بوو کە منیشی جز ئەوانە بوو ڕاست کار مەسوم پێم خۆشە باسی ئەوە بکەین ئەلبەتە ئەوەش مەقتەیەکە لەو مێژووەکە بەڕێستان تێدا بەشدارن بەڵام وەکو یادەوەری وەکو دەقیقبوونەوە لەسەری باسی جەمعیەتەکانمان کرد وە دواتر ئەلەنی بوونەوەی کۆمەڵە و دوای ئەلەنی بوونەوەی کۆمەڵە بەڕێستان و زۆرێک لەو ڕفێقانە هەمویان جەزبی کۆمەڵ دەبن و لە کۆمەڵەدا خوان دەبینەوە پێم خۆشە ئێستا لەم مەقتەعەدا کە زۆر دەبیستین لە مولە و لە زۆر لایەن بە شێوەیەک لە شێوەکان هەوڵ بۆ تەحریفی مێژووی کۆمەڵەیە ئەو کۆمەڵەی کە لە سەرتادا خۆی ئەلەنی کردەوە و لە ماوەیەکی زۆر کووردا جەماوەری بووە پێم خۆشە ئەو تایبەتمەندیە ڕاستیەی کە کۆمەڵە تێیدا دروست بووە کۆمەڵە تێیدا دەبیندرا و خەڵکی لە دەور کۆبووە چی بوو و چ زەرورەتێک ئیجادی دەکرد کە کۆمەڵە بەم شێوەیە ئەم ڕێسکەیە بگرێتە بەروجا بەو پێویستیە ڕۆژ بداتەوە وەڵا ئەگەر بنیام بە ژیانی شخصی خۆشیا بێتەوە لە ژیانی شخصی بنیامە وەختی تمشاکە دەسەوە بۆ کارێ گەرەکێتی بیکە دوایی بێتەوە بۆ کارەکەی چۆن چووەتە بەرەوانە شاید کەم و کوڕێکی بێ حەساویکە بۆ ئەبعادێکی گەورە تەشکیلاتێکا بۆ وەسعەتەوە بۆ خۆشناویە کە لە سەراسەری کوردستانە و زیاتر لە جیا لە کوردستانی لە ئێرانیشا دەنگیداوە دێ ئەمە کاری بۆ کریا و زەحمەتی بۆ کێشرا و بە پێم وا بوو پێم وایە بنیام ئەتوانێت بە گزەشتە خۆ شاید تۆ شرایط لە شرایەتێکا کە مەناسب بێ بتوانی زۆر کارێکە ئیدەت هەیە باوەڕت هەیە عەقیدەت هەیە و کاری بۆ بکەیت ئەگەر شرایەتەکەی ئامادەنەوێ بۆ معنیێنی عەقیدە و پێی ناتوانانی کاری بۆ بکەیت کاری بۆ بکەیت وەلێ شرایەتەکەی کە ئامادە بوو پڕ بە پڕ کاری بۆ بکەیت خۆتی بۆ ڕێخی سازمانەکەتی بۆ ڕۆخی جەماوەریەکەت سازمانە درێتوانە من پێم وا بوو کۆمەڵش هەر ئاوا بوو ئیسکە لەم لەولا باسکرا و کۆمەڵە پێم وایە بە دوای کارە باشەکانی ئەو محبوبیەتی ئەو بنیامانەوتم تەسیری لەسەر ژیان و ڕوتی کۆمەڵایە ئیسش هەرا لە ناو خەڵکە خۆشناوە سوزانم دەستی ڕوا کارەکە خەڵک جواویاتۆ هەموو غەمی کاروباری و مەسایلی ژیانی خەڵکە بە معنی ئەوە لە کرێکار و زەحمەتکێش و حەقی خەڵکی کورد و تەواوی ئەم مەسایلانە بێتە دەمیەک لە گشتیان نەخشی بووە و ئەم نەخشە لە جێ خۆیان توانێتی تاسیری بی و تاسیری بێت و ئەو تاسیرش ئەو محبوبیەتی زیاتر کردە لە نەزەر من و کەمتری نەکردە بە شاید لە باری ئەوە بێژی کە ئەم محبوبیەتە شاید پوختەتر بووە دقیقتر بووە و بڕێ کەس ینی ئەم زەمان و شەراتت بۆ نەهەلەیەکە بتوانی لە هەموو جەیەکە تۆ ئەمە باسکەیتوانە پێم وایە کەسایەک کە خۆیان ئەیبینن بۆیە بەم دەرەجە من نتوانم بێژم ئەم محبوبیەت و خۆشەویستیە کە تا ئیسا هەیەی زیایی کردێتەوە خام بووە لە خامیە دوور کەوتەتۆ پوختەتر بووە ڕۆشنتر بووە تەواوی مەسایلەکان و ئەو شێوە تا ئیسا ئیدامەی هەیە زۆر ڕاستە بەڵام کۆمەڵە لە کاتێکدا کە ئەلەنی بووەوە زۆر جەریانی دیکە لە گۆڕەپانی سیاسیدا حزوریان بوو و زۆریشیان پێشینەی زۆر زیاتریان بوو بەڵام کۆمەڵە زۆر زوو جەماوەری دەبێتەوە زۆر زوو دەبێتە هێزێکی جەماوەری و مەترە لە کوردستان و تاسیرگوزار لە هەموو ڕووداوەکاندا ئەو کردەوانەی یا ئەو تاکتیکانی کە کۆمەڵە ئەو کات لە پێشی گرت چ تاکتیکێ بوون چ کردەوەیەک بوون چ عملکردێک بوون لە کاتی خۆیدا کە جوابی زەرورەتهایشی داوەتەوە جوابی مەقتەعایشی تاریخی داوەتەوە بە شێوەی گونجاو دەکرێت باسی چی بکەین لەو کاتدا کە
کۆمەڵە ئاوا پێی دەناسرێەوە پێی خۆشەویست دەبێت بۆ یا لانیکەم لەو مەقطع لە تاریخدا مۆرچێک لە تاریخدا کە هیچ وەخت ناسەندرێت. کاکەمیان ئەگەر گەرەکمان بێ بەڕاستی کە باسی ئەوەکەین ئەم مۆرەی کە درا لە کۆمەڵە لەو مەقطعا چۆن بوو و ئایسە چۆن بوو چۆن کارەکان و نەتیجەکانی چۆن توانێتی ئەم خۆشەویست و مەحبوبیتە پێک بێنێ ئەگەر نەختێ بگەڕینەوە بۆ دووەگەر زمانی نێژی قیامی 57 بێژی هێزی چریک گەورەترین هێزی چریکی بوو وەلێ ڕاوەیە بوو لەباری تشکیلات وانە کە هیچ هێزێ نەبوو بێژە من ئەو حزورە و ئەو هینەمەیەکە لە سەفحی جامعەیە لە حینی مبارزەکردن بۆ ئینەکە وەلێ بە هەر حاڵەگەر نەتوانی هەدایەتی کەی نەتوانی تەشخیصی موقعیت و شرایەتێ بێ کە خۆتی تایت و ئەو کەسانیش کە بەر لە ناو ئەو ڕێکخراوە جەم بوون نەتوانی بیان پارێزی دێ معلومە ئاوای لێ دێکە ئەوە ئین بووە ئەوە کە کۆمەڵە بۆچی ئەگەر بگەڕین و مەسەر حزبی دموکرات زۆر سابقەی لە کۆمەڵە زیاترە بۆ خەبات وانە وتم بەشێکی خۆشەویستی و سەداقەتی بنیامەکانە محبوببوونیان لە ناو جامعەیە جێ ئێتکاکردن بەسەر ئەو بنیامانەیە لەباری ژیانی سەخسی و لەباری حقوق و لەباری فەرهەنگ و ئەدەبیات و ئەمانە بنیامایە وەختی ئەیەکە گرن دەی معلومە جەمعێکیش پێیاوێ لە ناو جامعەیەکە بە 100% بێژی سیاسی چوزانم زۆر شت ناوەلێ تەشخیصی ئەوان کە بنیامێکی منسفە بنیامێکی ژیرە بنیامێکی جێ ئەتبارە بنیامێک کە توانێت مەسایلی شخصی و زندگی شخصی خۆی و مەسایلی تری لێرە باسکە و ئەم بنیامانە لە ناو کۆمەڵا زۆر بوو وەختی خۆشی ئەلەنیکە تەواوی ئەمانەوە کەسانێک کە بەمانە مەراجعیان کردەوە لەسەر ئەم بنیام شخصیەتە سیاسیانە کە لە ناو جامعە بوون حەسایان کردا یەک بە قەولی تۆ یەک دەفەت دەنگ هاتۆ تشکیلاتی ئابۆ و ئەبعاد و وەسعەتە دروستێ بە ناوی کۆمەڵە دیارە کۆمەڵەش سەرڕای ئەوە لە ئەوەڵۆ کەم تەجروبە بووە بنیامەکان ئیمکاناتی کەم بووە وەلێ توانێتی وتم دەورە نەختە پا بەپا لە هاڵتەواوی مەسایل و مشکلاتە زۆر بە جوانی جوای باتەوە ئیسش بۆ معنیە نییە حتا لەم سەردەمەش ئەمە کەم کوڕیمان نییە وەلێ ئەتوانین جێ شانازیە جێ ئەوەیە کە بێژین بەڕاستی تشکیلاتێکە اعتبار و نفوزی خۆی لە ناو خەڵکا وەرەگرێ و خەڵک لی قوبوڵەکە و خەڵک مشورەتی لاڵاکە و پرسوڕای خەڵک بۆ جوابدانەوە و مەسایلانە بەشێکی وێ بەشێکی گەڕگەڕینەوە بۆ ئەو سەردەمە کە هەیئەتی خەڵکی کورد دروست بوو دەی هەر ئەو وەختەیش یەکێ لە عەرسەکارەکانی بوو کە نمایەندەگی تشکیل بن چوزان هەیئەتێ تشکیل بێ بۆ بچێ بۆ مزاکرە لە هەڵدەوڵەتە خەڵک ئەوە بوو ئەو پشتیبانەوە بە دەرەجاتێکی زۆر تەواوی ئەو وەختیش لەو سەردەمە بۆ دەرەجە ئاگایی و کە خەڵک بووی و توانیان کە جێ کۆمەڵە جێ ئەعتباریان بوو و هەر ئەو ڕۆتەی بردەبەر و بە باشتر لە ئەلانە نەختە بە باشترکردنی مەسایل وانە و دیفاعکردن لە خاست و حەق و مەتالباتی خەڵکی کورد و تەواوی خەڵکی ئێرانیش زۆر ڕاستە باسی بێئەزموونی و تازەکاری کۆمەڵە کرا لە سەرەتای سەرهەڵدانیەوە بەڵام سەر ڕای هەموو کەم تەجروبەی و کەم ئەزمونیانی کە بووی شەهامەتێکی منحەسر بە فەردی بوو تایبەت بەخۆی بوو لە هەندێک خۆناغی مێژوویدا وەکو باست کرد هەیەتی نمایندگی خەڵکی کورد بەشداری لەو داوە دەوری سەرەکی تێداوە همچنین شکڵدان بە مقاومەتێکی سەرتاسەری لە کوردستان لە دژی داگیرکاریەکانی ڕژیم و هێرش بۆ سەر کوردستان و بدوایدا هەروەکو بەڕێزشتان پێشتر ئاماژتان پێکرد کۆچی مێژووی مەریوان و زۆر قۆناغی ئاوا تایبەتی سەر ڕای هەموو ئەو بێئەزموونیانەیە کە باسی دەکەین بەڵام ئەوەی کە لە کۆمەڵادا لەو مەقطعاندا لەو خۆناغاندا بیندراوە لە کەم هێزی دیکە بەچاو بیندراوە بۆیە من پێم وایە یەکێک لە هۆکارەکانیش بێگومان دەتوانێت ئەوانە بێت کە لە شرایطێکی مێژووی و تاریخی زۆر دیاردا جوابی بە هەندێک مەوزوعات داوەتەوە مەوزعی جددی بووە ئەو جددی بوون و بێڕاڕایی بوونەی باعیسەوە بۆ پێناو خەڵکدا مەحبوب و خۆشەویست بێت کەتوایە ئەوە دەتوانێت بەڵێ من بە نمونەیەکی زۆر چکۆلە بۆ بێنمەوە وتم یەکێ لە شتەکان کە تاسیری کرد لەسەر مەسایلی سیاسی و انتخابی من بوو ئەوانە باسم
ملاڵ شەید یحیا خاتونیە قەوم زۆرش بار ڕۆژە لاڵیا چوو بوو تێچم تا ماڵی ڕەفیقێکم دیارە ڕەفیقەکەی کاک حسێنی کەریمی بوو نەختە بۆ من دەرکە و کاک عەباسەی جێیە باشە لێم پرسی باشە ئەمە خۆ نزیکی ماڵی ئەمە من چۆن نایناسم و ئەوانە و لەو باس و ئەینا بوو وتی وەڵای ئەمە دەورانی بێکۆ دەرسمان خوێندەوە هات و چۆمان بوو و ئەوە لە زۆر من کردە وتم باشە چی وتی ئەوە مەهەندیسە وتم دێ باشە خۆ من نایبینم لە هیچ ئیدارەوانە وتی نا خەریکی کارکردنی خۆیەتی و ئەوانە نەختە بە مروری زەمان بۆی تۆزێدامەوە بۆ خۆی خەریکی ئەو کارەیە و ئەوە ینی دەرەجەیەکیش سەرڕای قەوم بوونمان اعتمادی پێکردن و پێی خۆش بوو ژیانی ئەو ئەمانە گشتی تاسیری دانا کە ئەمنەوە بنیامانە شاید سەرشناس نەبن شاید لە ناو خەڵکاین نەبێ وەلێ کاریان دیار بوو شخصیتیان دیار بوو ئەمانە گشتی وەختی 10 ساعتە دەستیەک و بنیامەکانی نەکات ژاکە ئەوە بوو کا بەڕاستی تایلی پەشیمانیمەوە 3 ساڵە 4 ساڵە هەم لەو تشکیلاتە و پێم وایە ئینتخابێکی باشم کردە و بەو دەلیلەیە کە بەڕاستی ئەو ئەحزابانەی تر ئەم خۆشەویستی و ئەم مەحبوب و ئەم بنیامانەی کەمترتیا بووە یا هەڵەی تاریخی بووە یا سیاست و ڕۆژی کارکردیان جۆرتر بووە باس ژیانی شخصی بنیامەکانەکەی لەکوێ دەستیان پێکردە و لەکوێ چ زندگیتیان تەشخیصدا بنیامەکانەکە گەر تەسمیمێکیان بێ بۆ مەبارزەکردن ئەتوانن خۆیان تەسمیم گرن ڕێگایەکی باش هەڵبژێرن دوو کەلیمەتریش بۆ باسکەم شاید من خاترات و چزانم بیرهاتنەوەیەکی زۆرم نەبێت لەو بارەوە لەو سەردەمەوە کە دەستم بەکار کردەوە چۆن کارم کردە ئەگەر سوعالێ ببێت تایبەتی حتممە نەزانم سوعالی شتەیە بۆ تینەکەم بۆ تەوزیع هەموو تاوجێ لەبیرم ماوێتوانە شاید بە تاریخ و بە سەعات و بە زەمان و بە ساڵ نەوێ لێ بە تۆری عمومی تەوزیحە شێشە نیە بێگومان وا دەکەین ئەمدا دێینە سەر چون باسەکە باز لە خەبات و لە ژیان و خەباتی بەڕێستانە بڕیار دەدەی دەچێ ناو کۆمەڵەوە دەبی بە پێشمەرگەی کۆمەڵە پرسیارەکەی من ئەوەیە لەو کاتەدا بۆ بوون بە کۆمەڵە بێگومان دەبێ پێشمەرگە بیت ئایا ڕێگایەکی دیکە بۆ خەبات لەگەڵ کۆمەڵە یا بۆ درێژدان بەو ڕێگەی کە مەبەستە نەبوو دەبوو ئیلزامەن ببن بە پێشمەرگە یان پێشمەرگایەتی جەزابێتێکی تایبەتی بوو لەو کاتەدا بۆ کاک موحسێن یا بۆ کەسانی وەک کاک موحسێن وەڵا کاکەریم یا من ڕاستەگەرەکە نەبووم بە پێشمەرگە زوو من ساڵی 64 هاتم بووم بە پێشمەرگە من وتم هەر لە جەمعیەت و دەستم کرد بە ئێرتباتات و کاری ئێرتباتاتمە کرد وەک بە شکلی مەخفی خۆمان بە شکلی مەخفی ئەو دەورانە و تەجروبەی ئەو دەورانە کارمە کرد بە دوای جەمعێدا کە تاوا بوو لە کۆمەڵەشا بوون لە کۆمەڵەشە هەراو کارم کردە لە تەشکیلاتی شارەکانە سازمان دریام بە زووترین کات بووم بە مەسئولی ئێرتباتاتی بینی شارەکان و ئەوانە و بە دوای ئەوە کە ئەو کارانم پێسپەریا لە سەردەمێکە لە ئەنیسیتوات دەرزمە خوێن لە سنە لە شەڕی 24 ڕۆژەی سنە بە شکڵی مەخفی کارمە کرد یعنی منزورمەوەی علەنی نەبووم بە دوایەوە هاتمەوە سەقز بە دوای شەڕی 24 ڕۆژە لەوێ هەر کاری خۆم کرد کاری تشکیلات سازیمە کرد بۆ ئاگاداریت من شاید بنیان بێژێ بۆ مەسایل و داپۆشانی کاری سیاسی خۆی من مڕەبی 3 تیمی فوتباڵ بووم هەر تیمی فوتباڵەکە گشتی بوو بە پێشمەرگەی کۆمەڵە دیارە جەمێکی زۆریان شەهید بۆ جەمێکیشان ئەلعانە هەر یا دانیشت یان پێشمەرگەن بە هەر حاڵ ئەوانە بە دوایەوەشە لە 59 کە چوومەوێ وەک تشکیلاتی مەخفی بە تایبەت تشکیلات کە بۆ کاروباری ارتباتات کە من زربەم نەخوارد و زۆربەی ڕەفیقەکانی گیریان یای نەبوون من بە شێوە کارێکە لە بۆ وەک سەلیقەی خۆم هەڵم بژارد و وە کاروباری تشکیلاتیشم هیچ ئەشکاڵێکی لەسەر پێش هاوردووانە توانیم ئەو بوو تشکیلات لە وەختی پێشمەرگا قەبنشینی کردووانە تشکیلات لە بۆکان ماڵێکی بۆ من گرت لە میراوە ئەو بەری پردەکەەوە بە هەر حاڵ تەنیا ماڵی خۆم بوو یەک نەفەرێ زانی و ئیدامەی کاری ئێرتباتاتمدا جا ئێرتباتاتەکەشمەوە بوو
ڕەدوبردنی نامە و نەشریات و هاوردنی کەس و کەس یا کەسێک لەم شارە یا لە شارەکانی ئێرانەوە هات ئەوانە جزوی کاری مەفهیم بوو و لە حینی کارەکەشما بۆ خۆم شتێکم دروست کردو کە بێشک بێ بە هەر حاڵ بەشێ لەم دێو بۆ ئەو دێ لەو موچۆ بۆ موچە تەنیا ئەخلاقی یا شتێک کە بۆ خۆم داناوە تەواوی ئەو مەسیرەم کردو بە دۆست و ئاشنای خۆم و بەشێک لە کارەکانی من ئەوانەیان بر بڕێەوە بێ ئەوە خۆشیان بزانن ئەو شتێکی خراوە یا خەتەرناکە یا احتماڵی زەرەری هەیە بۆوان لە باری سیاسی وەێ ئەو ڕەوابتم وا تەنزیم کردو یا هاتوو چوونەکەم کە ئەچوم زۆر استقباڵیشان دێکرد نیان نەزانی شخصەن من خەریکی چیم وانە وەێ وەک کەسێک لاڵ کەسێکە تازە ئاشناوێ تەواوی ئەو منتەقانەی لە دێهاتی بۆکان و سەقز و چوزانم دەور و بەر و دەستڕسی بەیانکردن بە ئەو سەردەمەی لە تورجان و تا بۆ ئەو لاترۆ کە ناوەندی و کومیتەی شارەکانی لێبووانە من بە هەر حاڵ کەس و شتی خۆمم بوو و جێشتیان بۆ تامین کردوم و تشکیلاتش هەم بۆشی پێ بوو و جوزی ئەو کەسانش بوومەگەر تا بگەڕێنە 62 گیانی زۆر کەسم نەجاتدا وەێ خۆم جوزی ئەو بنیامانە نەبووم جا ئەوەی کە هاتم و علەنی بووم و ساڵی 64 بوو ئەتوانم ئەگەر سوالێکیش بێت لەو موردانەوە من هەر بۆ تەوزیح بم پێم خۆشە بزانم بۆ ئەلەنی بوویەوە ئایا شتێک هۆکارێک ناچارت دەکات بێ ئەلەنی بێەوە یا بۆ خۆ تەسمیم دەگری کە ئەلەنی بێەوە چۆن ئیدامە بە کاری نهێنی نادری ناشان وەڵاگەر نەختی بگەڕمەوە بۆ دووە من وتم بە پێی ئەوە کارێکە وەزایفێ بە من سپێرە وەزایفەکەشم پێم وایە جزئی ئەو کەسانە بووم کە وەزایفەکەم بەو دەرەجە کە ئەنرژی و توانایی و عەقڵی سیاسی خۆم بڕیە کرد کاروبارەکەمە بردەبەرەوە هەر بۆ بۆنەوە پێم وایە لە تشکیلاتی علەنیە وەک یاداوەری وەک خاتراتێ بگەر بۆ پێم وایە ساڵی 59 شەز بوو وتیان تۆ عزوی تشکیلاتی ئەوانە دێخۆ من هەر عزوو ینی واقعانەگەر زۆر شتیش دەبووتم هەر لە لای خۆم هەر عزوو بوو هەر لەو دەردەمەوە کە ئەوبووم کار و شتمە کردوانە کاری سیاسیەکەم کە کاری تشکیلاتی مەخبووی ارتباتات بوو و ئەو تقریبا نتوانم بێژم 7 ساڵ تا 8 ساڵ دقیق من کاری تشکیلاتی مەخفی کرد هەر بۆنش و وەختێ تشکیلاتی حزبی کۆمونیستی ئێران تشکیل بوو سەردەمی حزبی کۆمونیست تشکیلام جزئی ئەو کەسانە بوون کە کلاسی حزبیان بۆ دانان بە جیاواز و ڕەوانەی تارانیان کردم و لەوێش کارێکی زۆر گەورە و مفیدم کرد کە بنووسینی شاید ئێمە حوزەیەکی چکۆلە بێتین 2 نەفەرە 3 نەفەرە بنووسینی مەقالە و شتەکان بوو بە خۆراک و دەنگدانەوەیەکی کە تشکیلی حزبی کۆمونیست بوو لە وەختا ئەمەش بوو بە دەنگدانەوەیە کە بۆ بارنامە و تلویزیۆنی شتی حزبی کۆمونیست بە دوایەوە بوو کە من پێم وایە نزیکەی 2 ساڵوانەوە کارێکی زۆرشم لە تاران کرد شاید لارە لازم نەکەوە باسیشی کەم شتێکی وانە من لە هەفتا تقریبا 500 نامەی حزبیم تەکسیرە کرد بۆ تەواوی شارەک و چزانم شوێنە کارگەریەکانی تاران و شارانە من تقریبا نامەی حزبی کۆمونیستی تێچوو وەختێکیش گەرەکم بێمێرە من لە بیرمە یادی بە خێر منسووری حکومەت 25 قسەی لاڵاکردم جایسە دەلیلی ئەوەش کە گەڕامۆ چۆن بوو سەردەمی ئەوە بوو دیارە وەختە بە وەسایل و ئیمکاناتێک کە بۆ ارتباط لە بینی بنیامەکان و لەم شارۆلاڵ مرکزیت و ئەوانە بڕێ ساڵ بوو من ئێنم کرد نەمتوانی تەماسیان لاڵاگرم تەماسم کرد بە جدول ڕەمز و شتی خۆمان حلمانە کردوانە خۆلاسە جوواکەەوە بوو وەختی گەیشت و مێرە دیانیم کەسێکی تراوەیە کەسایەکە لە سەتحی تشکیلاتی سەرەوە بوون وە لاڵ ئەوانەش ارتباتە کردایە کەسێتتر جواییداوە هەرچی ئەوتی من حاڵی نەبووم هەرچی من بە شتای قەراردادی بینی خۆمان بوو ئەو حاڵی نەبوو تەسمیمم کرد کە بێم و وەختێکیش هاتم ئەوە بوو کە پێم وایە هاتمە معلومە لە معلومە بوو دیان نابێ خۆت ئەلەنی کە تۆ شێ بگەڕیت و ئەوانە و ئەتر سەرڕایەوە معلومە من بە سەختی خۆم گەیان و تا بە سەختێکی شۆ بمێرە بۆم تۆزەدا نزگە 25 خلااو مەسوول حکومەت قسەمان بە نەتیجە نەگوتم تازە ئەو ڕێگا بە تەواوی ئەم ئیمکاناتەوە ئەم مەدارەکە بۆ خۆم دروست کردە و هاتمە تۆ ئێرە گەڕانەوەم زۆر سەختە ناتوانم بگەڕم
ئەو کاتی کە لە تاران فعالیت دەکەی تا ئەو کات تەشکیلاتی شارەکان لەو نەچووە ئاشکرا نەبوو بۆ دەوڵەت وەنیە؟ نەخێر ساڵی 62 تشکیلاتی ئێمە لە تەواوی لە کوردستان و تاتاران زەربەی خوارد جا یەکێک لەو پارێزاوانە کە خۆی پارێزا من بووم و توانیم گیانی 4-5 کەسیش نەجات بم و بە دوایەوە تشکیلاتی سەقزم تقریبان جەم و جۆر کرد و ڕێخست و هێنم کرد خۆم بەجێبێشت خۆم بەجێبێشتە بوو کە هاتمە دەرە و کاروسیان پێسپاردم و دووبارە کلاسیان بۆ دانام مانیێمان وشتێ کە لێەوە دووبارە بگەڕمەوە بۆ تاران ئیدامە بە کارەکەم بم نەک لە کوردستانە بەڵکە لەوێ بۆ بۆنم. درست. منەو پرسیارم لەسەر مەسەلەی کاری نهێنی یابوون بە پێشمەرگایەتی بۆیە کرد ئەو کات زۆر هەم لە میوانەکان هەم وەکو ئەزمموی ژەوەندیکەم بخۆم بە لەبیرما ئەوەی کە ئەهمیەت دەدرا بە مەسلەی پێشمەرگایەتی و زیاتر لەو کاتەدا تەرکیز دەکرا سەر تشکیلی هێزی پێشمەرگە و وسعدان بە هێزی پێشمەرگە بە دەلیلی زەرورەتێکە لەو کاتەدا هەستی پێدەکرا زۆر کەمتر ئەهمیەت دەدرا یا تەوەجو دەکرا بە کاری نهێنی شانە نهێنیەکانی ناو شاردا و دواتر کە پێشمەرگە شارەکان بەجێ دێڵێ هەندێک لەو چێرانەی کە تازە ئاشکراش بوونیا ئەلەنیش بوونەوە بە جۆرە جۆرەکان دایانێنەوە ناو شار و کاری نهێنیان پێدەکەن کە بەداخەوە لە دواتردا ئەوانت بەدەیەوەی دەناسرێن ئیدامەکاریان زۆر کەمە و مەجبور دەبێ بچنەوە ناو ڕێزی پێشمەرگە. ئەم پرسیارم بۆیە کرد کە دەلیلی چ بوو بەڕاستی لەو کاتەدا هەردوو جیهاتەکە بە ئەندازەی یەک هاوسەنگ ئەهمیەتیان پێ نەدرا دلیلی هەرو کەم ئەزممویی تشکیلات بوو یا زەرورەتی تشکیلی هێزی پێشمەرگە لەو کاتەدا ئەوەندە لە ئەولویەتدا بوو کە شانە نووسەکانی شار زۆر تەوجویان پێ نەکرد. وەڵای ئەگەر ڕاستگەرەکە لە من پرسی ئەزمونونەکە کەم بوو ئەزمونونەکە کەم بوو فشاری حەجمی کارەکەش و ئەلەنیبوونی خودی کۆمەڵ و حەزم و توانێت سازمان و شارەکانی تشکیلات بات و هەموو بەشێکی و بەشێکیشی بەڕاستی زەوق و شەوقی بنیامایەک بوو کە سەردەمی قیام بوو ڕوویانەکردە پێشمەرگایەتی پیان وا بوو لەو تەریخۆی نەبێ ئەم ئەهمیەتە لە کاری مبارزەی سیاسی بە تەدەجاتێکم بوو لە پاڵیشە تەجروبەکەم بوو تەجروبە تۆ حساوێکە تشکیلاتی کە تازە عەلەنی بێتەوە هێزێکی گەورە ڕووی تێیەکە چۆن سازمانی یا کاری گەرەکە نیروی گەرەکە ئەنەرژی گەرەکە ئەمانە گشتی کەوتووەتە سەری کەوتووە سەر یەک و بە دوایە وا بوو کە مەسەلەن بە نەزەری من ئێمە ئەمڕۆکە باسی لەکەین ئەشەی بێژین ئەزمون کەم بوو تەجروبە کەم بوو بۆ بۆنەوە بوو ئیسا وتم ناگەڕێنەوە بۆ گزەشتە جەریاناتی تر ئەو ئەزمون و تەجروبەیشیان بوو نەیانتوانی ڕایگرت ئێمە بەم کەمەوە بەم حەجمە زۆرۆ ڕووی هاوردە توترۆ بە هەر حاڵکاری خۆی کراوە ئەو بوو کە بنیامەکان زووتر ئەلەنیە بوون و زیاتر ڕویان ناوەڕ بە پێشمەرگاتیوە وەێ من بۆ خۆم وەک ئیسا کە لاڵ جەنابتانە قساکەم بۆ خۆم یەکێ لەو کەسانە بووم کە پێم خۆش بوو کاری مەخفیکەم و بۆ نەیشۆ بوو نەمێشت حداقل مەسایلی تشکیلاتیەکەم بە جۆرە لاڵ ڕفیقی سیاسیەکەیشمان کە ئەگەر زمانێکیش بێ و کارمان کردە جێ شک و تەردید پێک بێنێت یا چوزان فشارێ خاتە سەر کارەکەم بەرگیریە بخاتە سەر کارەکەم نەتوانم کاروبارەکەم بکەم وەک بەقەول خۆمان توان بێژم سیاسەتێکی شخصی خۆم بۆ کاری سیاسی خۆم دانا و چوارچێوەیەکم دانا و لەو چوارچێوە من نەتوانم بژم هەر بۆنەوە بوو هەم تشکیلات دەستمی پێوە بوو ماڵی بۆ گردم لە دێهاتەکان ناچوو ماڵی خۆمم بوو توانیم بە دەرەجاتی زۆر ئەو ئیرتباتی بینی شارەکان کە لە جێک و ئاهات بۆ تەواوی شارەکان من حفزی کەم و ئەو شتانەوە پێویستە بتوانم بیگەینمە جێگا و ئەو ئیرتباتە نێڵم بخەوێ لێەوە کە بێژین تەجروبەیەکی زۆر بەڵێ تەجروبەیەکی زۆر نەبوو بنیام کەم تەجروبە پیاکە لە کاروبارە من وەختی خۆم تەجروبم پیاکە وت مەجبورم بۆ کارەکەی خۆم تەواوی ئەو منتەقانەکە پێیا هاتو چۆکەم بن بە دۆست و ئاشنا بۆ حفاظەتی کارەکانم هەر بۆ نەشۆ لە ناو ڕفیقەکانە کارمە کرد تیمی فوتباڵم دروستە کرد بە وەرزش کەس نەیەزانی کۆمەڵی تێگشتیشی بوو بە پێشمەرگەی کۆمەڵە ئەوە جاترە و ئاوە زۆر ڕاستە دواتر ئەلەنی دەبێ و دەوی بە پێشمەرگە هەمجار
لە پێشمەرگایەتیدا ژیانی پێشمەرگایەتی چۆن تێپەڕ دەکەی ئەو ئەرکانی کە لە پێشمەرگایەتیدا پێت دەست پێ درێ و ئەستۆی دەگری دەتوانی بەچی ئاماژە بکەیت مەجبورم نەختی گەڕمەوە بۆ دواوە وەختێک لە سنە دەرزمە خوێن بە ئەمە وەک خاتراتی وەک یاداوەریە بێگەم من لەوێش ئەو کارانەمە کرد بەر لەوا چوون بۆ ئەنیسیتۆ وەختێک کە چوم سعاتی زووتر لە شاگردەکانە چوو ئەچوو خەبەرنامە وەختە خەبەرنامە بوو چوزانم ئیتلاعیەوانە بوو گشتمە کردوانە و معلمێکمان بوو منزور بۆیە ئەم یاداوەریە گەرمۆ جەلالی حجەت جەلالی هەڵ لەو سەردەمەشا کە لە سنە بووم خەڵکە هات بۆ سوخەنڕانی لەم شارەوە شارە تۆ فرە کوڕ باشێکی سنەی بوو زۆر تۆ کوڕ فرە باشێکی نازام خەریکی چیت جا منیش سێ دەرس کەس واحد ماوردوو بەڕاستی دەرزەکەشینەوە بوو ڕۆژە لە مزگەوتی جامعەی سنە هەراوە دانیشتوین ئەو چەند ڕەدیفێ لەبەر منەوە بوو لای کەوتی تۆ چاکەی لێرە وتمەی تۆ چاکەی هەردووکمان چوون بۆ گوێدان بە مەسایلی سیاسی کەسێک هاتوو قسە باسی کرد وەختێکیش عەلەنی بووم و هاتمو جا ئەوە بۆیە ئەیەمە دەبیەک هاتمە بۆ ئێرە وتیان ها لە بەخشی فەنیە لە معلومات کارەکە هاتووتی یەشە بی بۆ لای ئێمە کارکەیتوانە وتم وەڵا تەسمیمێکم نەگرتە تازە ئەوە هاتم لەم سەرۆژن ناوێ عەلەنی بی تۆ لەو سەریش تۆ هاتی تێژی بێ بۆ لای من و ئەوی تروتی بێ بۆ لای من ڕەفیقەکان و چوزانم ئەو ئۆرگانانەوە لەوە سەردەما کاریانە کرد تم بابزانین جارێ چۆنە بێ باسەکەی وەکە وتی هەر ئەمزانی تۆ کوڕێکی باشی وتم ئەمزانی تۆ معلمێکی باشی هەروتی سێ دەرس کەس واحد داوەڕمە وەک پێکەنینێژ سێ دەرس کەس واحد پێتامەوە پێش نەدامەوە لەرە یەکمان دیوە ئەوە عەلەنی بوومەوە عەلەنی بوونەکەشم تەوزێدا بەپێ ئێوە نەمتوانی تەماسێ بگرم لاڵ ئەو ڕەفیقانە و نەتوانمەوە بوو کە عەلەنی بوون ڕۆشم کردە تەشکیلاتی عەلەنی خۆم خاستێکم بوو شاید لەرە باسی نەکەم داوای گوردانی 22 ئورمیەم کردوتیان بەداخەوە گوردانی 22 ئورمیە نەماوە دەیوتم بۆم فڕ ناکە لە هەرکوێ سازمانمان سازمانم من سازمانمیاندا لازم بێ لەو بابەتۆ تەوزیع بەم یا سوعالم لێکەی تەوزیع بەم هەم نەخمەتە وڵا پێم خۆشە پێم خۆش بزانم لەسەر ئۆرگانایەک سازمان دراوە ئۆرگانێکی پێست پێدراوە واستۆت گرتووە چی بوون بە کورتیەکە باسییان کرد پێم خۆش بەسەر چاوەکانم وڵاتر هاتمەوە کە بە دوایەوە خاصی خۆمەوە بوو ئەوە نەبوو لە هەرکوێ سازمانم وتیان بۆ ناچیتە گوردانی 26 بەسەر چاو ئەتر ناتمیان بۆ دەورەی ئاموزشی و دوایەوە هەر لەوێ بووم بە مەسئولی سیاسی دەسە و بە پێی ئەتبار و ئۆتۆریتەیە کە کەسەکان ئەو سەردەمە عەلەنی بوون و منیانە ناسی کەمیان بەوە تر هەر بە مەحزیەوە مسەلە بووم نردوێنەوەتر هەر لە ناو وەک مەسئولی سیاسی دەسە و ئەوانە کارم کرد تا ئەو سەردەمە دوایەوە لە خودی تشکیلاتی عەلەنیە ئەخلاق و خوساتێک من لە هەرکوێ سازمانم من نامتیانە شاید بێژم زەعیفم ناتوانم هێژم ئەوە توانایەکەمە بەسەر چاوەکانم کردمە مەزورمەوەیە ئاوا بوو بۆ خۆم لەوێ ناتوانم لەوێ ئەوانم نەبووە هەر بۆ دەلیلە دامیانە بە مەرکەز پزیشکی کارم کردە دامیانە بە مخابرات کارم کردە لەو شوێنانە وەک تشکیلاتی عەلەنی کارم کردە ناو گوردان نابووم کارم کردە وەک تیمی شارشت نردمیانە هەر کارم کردە تەوای ئەوانە پێم بووەتر تا ئەم سەردەمە کە بە دوای ساڵی 92 وانەی میلادیوانە کە جەماعەت چوونە دەرەوە چوومە دەرەوە بە مەحزیەوەش دووبارە کاروبارەکەی ئەم ڕێکەس مدام توانیمە وەختەکەم وا تەنزیم بکەم کە دەورەیە بێمە بۆ فعالیتکردن لێرە و فعالیتی خۆم تایسە بەردەوام بووە پێگومان ئەوایە من وا دەبینم بەڵام پێم خۆشە بزانم ئەو کەسانی کە ڕوو دەکەنە وڵاتانی دیکە دوای ژیانی پێشمەرگایەتی ئەڵبەتە بۆ هەر مەبەستێکە چ مەبەستی مداوایە وەک نەخۆش بوون و بریندار بوون و چەوەی کە تەسمیمی شەخصیە ئەو ڕێگایە ئاستەنگایەکی لەبەرە تاوێکی لە وڵاتێک نیشتەجێ دەبی پرۆسی پەنابەریت سپەری دەکەی و بەسەرنجام دەگەی خۆت لەگەڵ ئەو جامعەیەدا جۆرێک تێکەڵ دەکەی و دەبێت خەریکی کار و هەندێک پێداویستی ژیانیش بی بەڕێستان ئەگەر هەڵە نەبم دانیشتووی کانەدان دوایەوەی کە دەچنە دەرێ لە وڵاتی کانەدا مەقیم دەبن بەڵام زۆربەی کاتەکان لە کوردستان دەبینم کە خەریکی کار و فعالیەتی سیاسی ئەمە چۆن توانیوە هەماهەنگ پێیوە چه ئاستەنگایە کە لەم زەمینێدا لەبەرپێدا بووە و ڕەفت کرد
وڵا ڕاست گەرەکە دیارە ئەو سەردەمەی کە چوون بە قۆلی تۆ لە هەر شوێنێ شاید متەفاوت بێ زمانێکی کەمتر یا زۆرتری گەرەک بێ بنیامەکە لەوێ بتوانێت کاروبارەکە خۆت من بۆ خۆم وەختێک چوومە دەرەوە تقریبان توان بێژم جوزی ئاخر نەفەرەکان بووم دڵم پێوە نەبوو بە هەر هەڵاڵ یەک دوو ڕەفێقاکە هەمیشە جێ ڕێز و خۆشەویستی منم قسەم کرد یان بڕۆ کارەکانت جێبەجێکە و بتوانێ بێرەوە بە مەحزیەوە چوومە دەرەوە توانیم بە قۆلی تۆ ئەقامەیە و شارە و شوێنە وەرگرم و شوەرە وەرگرم و ئەوانە ئەتر نەختە دیارە زۆر بەس زۆرانە چنە دەرەوە ئەخوێنن چزانم زۆر شتیتر یا ژیان یا ژیانی زندگی من ئەوڵەن مجرد و وەختە چوومە دەرەوە هەر لەوێ زواجم کرد دوای چەندین ساڵ دوای وەختی زواجم کردێتە زانیم من ناتوانم دەست لە سیاست و مبارزەی سیاسی خۆم بکێشم و تاعودێکمدا سەر ڕای سن و ساڵ و وەزعی جسمی وانە تاجێ بۆ مەکرێکی هەر ئیدامی بووم هەرەوە بوو کە لە زووترین کاتە بە دوایەوە قامەوە من کرد پێم وایە لە 2000 بوو ئەوانە بوو من دام ناتر بە دوایەوە هەموو کارەکانم جێبەجێ کردە ئەتوانم هەمیشە بتوانم بێم و دەورەیە کارکەم و دووانم هەم ئەوێ ڕاگرم هەم بتوانم ئەوەی وا ئەرکێکەکەوێتە سەرشانم وەک وەزیفەی بیر و باوەڕی خۆم لێرە بتوانم ئەدایکم وڵێ هەواشم کرد و توانیشمە و هاتمەوە هیوای سەرکەوتن بۆ دەخوازم بەڕستان ئێستا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەشن بێگومان ئەوە ئەرشێکی سەنگینتر دەخات سەرشانە سەر ڕای هەموو ئاستەنگ و مشکلەتەکانی دیکەی ژیان ئەوە چەند دەتوانیوێتی کاک موحسین خاتە ژێرگوشاری ژیانەوە یا بۆ کاک موحسین زۆر ئاسایی بۆ توانیوێتی ئەو ئەرکەش بەکو هەموو ئەرکاین دیکە لە جێ خۆیدا بەسەرنجام بگەێنێ و پێ هەست وەڵا کاکەم ئەگەر لێو نەشارم و گەرەکم بێ ڕاشکاوە بەیەکەوە باسکەین من بەر لەوەیش بم بە ئەندامی کومیتەی ناوەندی ئەو ماوەی کە تا هاتمەتە بۆ ژیانی 80% ژیانی خۆمم لەو شوێنە وەک کانادا کە باسیەکەی ناتە پێناو ئەو بیر و بڕوام و ئینەمشار لە زۆر شتی خۆم گوزەراوێتم دامناو بۆ ئەوە و جواگۆش بووە و دیارە ئەوە بینی کنگرەی 17 تا 18 من بووم بەوە وەێ بۆ معنی نییە چۆن کومیتەی ناوەندی بووم و هاتم و ئەم ئەرکار شەشان ماشە بێم دەورەی وەک کومیتەی ناوەندی کارکەم بۆیە وتم من لە 2000 خۆ لە 2000 ئەوەی 21 ساڵە 22 ساڵە من نەتوانم بێژم بەدەیان جار هاتمەتەوە ینی ناتوانم لە بیریکەم بۆنەوە ئەحساس مەسئولیتێ ئەگە فرسەتێ فراغەتێکم بۆ هەڵکەوتە توانیمە ژیانەکەم لەوێ جۆرەینکەم کە پایەکم لێرا بێ پایەکم لەوێ بێ و ئەرکێککەوێتە سەرشانی ئەم تەوە نەک من تەواوی و ڕفقانە بتوانم گۆشەیەکی کەمی هدایەتکەم ئەم ماوەش کە بووم بە کومیتە ناوەندی ئەم ئەرکە بە قەولی تۆ زیاتر بووە ئەحساس مەسئولیەتی زیاتر هەیە دیارە وەختش مەسئولیەتی بووە ئەگەر دەقیق بێنەوە بنیام بێژە بە ئەحساس مەسئولیەتێکی زیاتر و ئەرکێکی زیاتر کە لەسەر جەمعێکایە کە منیش گۆش دانێ لەو جەمعە بم کە بتوانم گۆشێکی بەڕێوە بوو زۆر ڕاستە کاک موحسین جان ماوەی بەرناوەکەمان تقریبەن لە کۆتاییدایە من زیاتر لەوە ماندوود ناکەم بەڵام زۆرم پێخۆشە ئەگەر زۆر بە کورتی شتێک لە زێنی خۆداما بێ و من لە پرسیارەکانمدا ئیشارەم پێ نەکرد بێەوە پێویست بە باسی بکەی یا بیرەوەریەک خاترێکی خۆش یا ناخۆش لەو مێژوەی کە بۆ خۆت تێپەڕەت کردووە باسی بکەی زۆر سپاست دەکەم و دواتر بەیەکەوە لەگەڵ بینەران ماڵاوای دەکەین وەڵام من لە کەمتر لە دەیەقی هەروە باسکەم ئەوەڵەن پێم وایە خۆشترین ژیانی ئەم ژیانەیە کە بۆ خۆمم دیاری کردووە ئەیشکەم و ئەرکەکیشەکە بکەوێتە سەرشانم وە بە پێی توانایی و هینی خۆم بێ پێم وایە تا ئەو ڕۆژە پێی معتەقدم هەرەی بەمە بەرەوە پیشی معتەقدم و مەسائل و مشکلات شاید بێژی بەر بە زۆر مەسائلی تر بگرێ من بۆ خۆم ئەوم دانا و ژیانێکی بنیامێ عادی کە بۆ خۆی دیارەکە
پایە و مەبنایەکی بۆ دێنێت پایە و مەبنای منیش ئەمە بوو کە ئەم ژیانە سیاسی ئەم جێ خۆشحاڵی و سەرحاڵی و شادابی و هەموو شتێکە کە هەر بنیامێک کە ئینتزاری شاید وەک زۆر شت تۆ ئینتزارە نەبێ وەلێ پێم وایە تەواوی ئینتزاراتی منی جێبەجێ کردا بەوەش تەنیا معیار نیە بێژم بەوە قانێم لەوە دیارە هیوادارم بتوانین ئەو ئەرک و وەزایفە کە لەسەر شارمانە بە باشی بتوانین بیبینە بەرەوە هەرەوە من زۆر جارێکی تر سپاسانەکەم بۆ بارنامە نازانم من زۆر ئاهلی بەڕاستی مصاحب و قسە و باس نیمەوە دەفەش لاڵێوە دانیشتم هیوادارم ئێوە و بینەران لێ ڕازی بن زۆر خۆمانە و سوزارم احساسم کرد ڕاحەت توانم باسەکان بێگومان زۆر پڕ ئەرزش و پڕبایەخە و هەرشی ئەم بەرنامێژ ئەوەیە کە کەسانێکی وەک بەڕێستان کە زۆرترین زەحمەت دەکێشن زۆرترین فداکاری دەکەن کاری زۆر مؤثر بەڕێوە دەبەن بەڵام زۆر کەمتر دیارن بۆیە ئەمە جۆرێک ئەرزدانانە و ڕێزگرتنە لەو کار و خەبات و هەوڵانەی کە بەڕێست و ئەمسالی بەڕێستان بە ئەرکەی هەڵدەستن ئەگەر ڕوو بە بینەران ڕوو بە و مخاتبین و کەسانی کە بینەری بەرنامەکە دەبن و دەتبینن قسە باسێکت هەیە پەیامێکت هەیە فەرم و ئەگینا بە ماڵاوایکی زۆر سپاس دەکەم خۆشی و شادابی و بۆ ئێوە و بۆ تەواوی بینەران و ئەوە ناکەم زۆر سپاس لە کات و ساتەکە داتان بە من و بتوانیمان بەیەکەوە ئەماوە بێ بۆ قسە باسی کرد زۆر سپاس بۆ بەشداری بازرگانیشتان خۆشەویستان ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا و توێژێک بوو سەبارەت بە ژیان و خەباتی زۆر بەڕێز هاوڕێ موحسینی شێخی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و یەکێک لە پێشمەرگەدەرینەکان بەو هیوایی کە جێگای سوود سەرنجی ئێوەی خۆشەویست بوو بێت تا بێگەیشتنەوەمان لە بەرنامەیەکی دیکەی ژیان و خەباتی یاران هەموو لایەکتان بژین بە شادی